سيركين حكم طاغوتان چییە؟ حكم طاغوتان دوشتی تیای هەردووچیان ئیجرامن. یەکەم بێتاوانە گیرێ، دووەم تاوان باران ئازادن. یعنی بە تەواوی یشەکە عکس بۆ تۆ. ئەوەی ئێمە ئەمانە نان و ئەمان بۆ ئەم خەڵکە دەستە بەر بکەین بەم ئیمانە بەم دینە بەم داوەیە، ئەوەیە کە هەر کەسێ جورمی کرد سزاکەی خۆی بەسەرا تەطبیق بکەین. دزی کردو دەستی ئەبڕین. چوار دەست ببڕایە لە کوردستان، کاک ئاشتی هەورامی نەیەتوانێ هەموو پیترۆلە بدسێ. ئەوانەی دەوروبەریشی کاڵێ وەڵام ملیۆنێکم لە وەرگرت و 2 ملیۆنم لە وەرگرت و وەڵاڵی پارەی وردەی وەرگرتو بۆ گوڵە بە ڕۆژە بۆ کونجی و مەسکە. خوا خەجاڵەتت کا لە دنیای پێشەوەی قیامەتە بەسەرابێ. وەڵا لەم ملیۆنێکم وەرگرت و لەو 2 ملیۆن و ئێ باشەمەی لە 2 ملیۆنی لە وەرگرت و بێ زەحمەت خوا پێویستیمان بە 2 ملیۆنە جەناب دەگەر لوتف بفەرم. بەڵێ قوربان فەرمەوە 3 ملیۆن. ئەیبێ چەند ملیاری هەبێ کە ئاوا بەخشێ. ئەم تاغوتانە قوتی خەڵکەکەیان چۆن گرتووە لە لای خۆیان. حکمی تاغوت ئەمەیە بێ لە مێشکتانە بچەسپێ. مسلمانی پاک و سەرڕاست و ئیماندار و پارسەنگ ئەخرێتە زیندان، خەڵکی پڕ ئیجرام و درڕندە و پیاوکوژ و خراپەکار و داوێن پیس و سحرباز و جاش و کۆنە ئەنفال و واتە ئەوانەی کە بوون بە سەبەبی ئەنفالکردن. ئەم هەموو جاش و عەمیلە هەمووی ملی بەرز کردوەوە، خۆی کردەوە بە پیاو ماقوڵ بووە بە ئەندام پەرلەمان، بۆ لە وەزارەتە ئیشەکە. اینجا بۆ بە ڕاوێژکاری مەسعود بەرزانی و ڕاوێژکاری جەلال تاڵەبانی ماشەڵڵا بە 40,000 بەعسیەوە هاتوۆتەوە مۆفەق سامەڕایی بووە بە مستەشاری جەلال تاڵەبانی. 40,000 تریش لە زیندانان لەبەر خاتریەوەی کە نایەنەوە احتیلال حکمیان کە. ئەمە حکمی تاغوتە. نابێ لێمان بگۆڕێ، نابێ وابزانین ئەو واقعە بە پێناسەیەکی غەیری صیفەتی خۆی وەصف بکەینەوە. ئەمە وەصفی صیفەتی خۆیانە ئێمە هێناومان. بۆیە ئەمانەوە بیگۆڕین. ئەو حرەکەتە گۆڕانکاریە بە وەحی خوایە ئەبێ. لەبەرەوە یەقینمان لەسەر ئەمە هەبێ. مادام تاغوتان حکمەکەن، حکمیان ئەوەیە کە خەڵکانێکی بەری ئەگرن و خەڵکانێکی پڕ ئیجرام و جنایەتکاریش ئازادن و هەری ڕۆژەی شتێگەکەن.